دیارە لە سەر پرسی هەوڵەکانی حکوومەتی هەرێم بۆ فرۆشتنی نەوت بە شێوەیەکی سەربەخۆ هێشتا بەردەوامی هەیە لە دوای بڕیارەکەی دادگای نێوژووری بازرگانی نێودەوڵەتی بڕیاردرا کە حکوومەتی هەرێمی کوردستان چیتر بە شێوەی لە خودڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە نەوت نەفرۆشێت و حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەم بڕیارەدا هەڵوێستیان وەرگرت بە بڕیارێکی نەخوازراوی ئەوانیان لە قەڵەمدا تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵدا بۆ دۆزینەوەی ڕێگە چارەیە کە بتوانرێت ئەم بڕیارە و خۆی جێبەجێ نەکرێت. لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز دەشتی قادر کە بەڕێزیان ماستەریان هەیە لە گرێبەستینەوە ڕاستەوخۆ لە ڕانیەوە میوان ئێمە گفتوگوی زیاتری بابەتە کاکەین. کاک دەشتی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرتا پێم خۆشە لە بڕیارەکەی دادگای نێوبژیوانی ژووری بازرگانی نێودەوڵەتیەوە دەست پێ بکەین. ئەم بڕیارە لەم کاتەیە هیچ کاریگەریەکی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئابووری هەرێمی کوردستانە بێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. دیارە محکەمەی تەحکیم لە غورفەی تیجارەی پاریس لە ژووری بازرگانی نێودەوڵەتی پاریس بڕیاریدا بە قەتاعکردنی نەوتی هەرێمی کوردستان کە هیچتر لە ڕێگەی بۆڕیەوە ڕانەی بەندەری جیهان بکرێت بە بیانووی ئەوەی کە موافقەی بەغدا یاخود موافقەی وەزارەتی نەوتی لەسەر وەرنەگیراوە. دیارە گەرێمە بگەڕینەوە بۆ تاریخ لە ساڵی 1970 حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا اتفاقیەکیان هەیە لەسەر ئەوەی کە بۆ ڕێگە پێدان یاخود بۆ وەرگرتنی نەوتی عێراق بۆ بەندەری جیهان یاخود بۆ تورکیا پێویستە لەسەر حکوومەتی تورکیا بگەڕێتەوە بۆ ئەو کات ناوەند بوو ئێستا حکوومەتی فیدراڵیە بگەڕێتەوە بۆ حکوومەتی ناوەند بۆ وەرگرتنی موافقە. ئەو اتفاقیە لە ساڵی 1976 ساڵی 1985 و لە دواییشدا ساڵی 2010 چەندین جار ئەپدەیت کراوە و دیار بوو محکەمەی تەحکیم لە ساڵی 2014 ئەو نیزاعی بۆ عەرز کراوە ئەو ناخۆشی بخراوەتە بەردەم. لەو کاتەوە درێژەی هەبوو بەردەوامی هەبووە هەتاوەکو مانگی شوباتی ئەم ساڵ. لە بڕیارەکەدا هاتووە کە حکوومەتی تورکیا ئیخلالی بەو ئیتفاقیە کردو بزات بە مادەی 3 و 2 لە ئیتفاقی 2010 و هەردوو مادەکانی 3 و 7 لە ئیتفاقی ساڵی 1970 بەوەی کە بڕیاریدا قەدەغەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆڕیەکانەوە بەبێ موافقەی بەغدا ئەوە زیانی بە حکوومەتی عێراقی گەیاند و ڕێگری کرد لەوە هیچی تر ئەو نەوتە لە ڕێگەی ئەو بۆڕیەوە هەناردە بکرێ هەتاوەکو موافقەی بەغدا وەرنەگیرێ. دوو وەتەعویزی حکوومەتی عێراقی بکرێتەوە بە 471,391,000 دلار لەسەر ئەوەی کە ڕێگەی داوە ئەو نەوتە لە ڕێگەی بۆریەوە بەبێ موافقەی بەغدا. باشە لەم تعویزەیە بوەستین کاک دەشتی ڕێگەبەی جەنابەت ئەو قەرەبووکردنەوەی کە قەرەبووی عێراق دەکرێت بە پێی بڕیارەکە یا بڕیارێکی نێودەوڵەتیە ئەم قەرەبوو پشکی هەرێمی کوردستانی بەردەکەوێت لە کاتێکا حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیارەکە زەرمەند دەبێت. بەڵێ دیارە ئەو پارەیە کە مەسەن لە داهاتوودا و دەبێت تورکیا بیدا بە عێراق هەر کات ئەو پارەیە ئیستیلام کرا لەیان عێراقەوە دەڕاتەوە بۆ گەنجینەی گشتی دەڕاتەوە بۆ خەزیێنەی عامە وەگەر بێت و پشکی هەرێمی کوردستان لە قانونی موازنەدا تەسبیت بکرێت جێگیر بکرێت بێگومان ینی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان ئیسفادە لەو پارەیە دەکات و چونکە ئەو پارەیە پارەی هەموو عێراق و عێراقیەکانە دێتەوە خەزیێنەی عامە و جارێکی کە تەوزیع دەکرێتەوە بەسەر هەموو عێراقدا بەمەرجێک پشکی هەرێمی کوردستان لە قانونی موازنەدا لە یاسای بودجەدا لە داهاتوودا جێگیر بکرێت. باش کاک دەشتی دەزانین کە لەنێو هەرێمی کوردستان لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاپۆری سەربەخۆی ڕاگەیاند و بڕیاردرا کە حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی سەربەخۆنەوە بفرۆشێت کۆمەڵی کۆمپانیای نێودەوڵەتی هاتنە هێنرانە نێو هەرێمی کوردستانەوە بۆ کاری ئەم دەرهێنان و فرۆشتن و کۆمەڵێک بابەت لە پرسی نەوتە. لە دوای بڕیارەکەەوە ئەم کۆمپانیایانە گرێبەستەکانیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە چی بەسەردێت دەزانین کە لە گرێبەستێکا دەکرێت نێوان دوولایەنە لە کاتی هەڵوەشانەوەی گرێبەستەکەیە ڕەنگە کۆمەڵێکی ئیجراعات هەبێت جێبەجێ بکرێت لەم حاڵەتەیە چی بەسەر گرێبەستەکانیت و چی بەسەر قەرەبووکردنەوە بۆ هەرێمی کوردستان بێت.
بەڵێ دیارە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە دیسان لە ساڵی 2012 وەزیری نەوتی عێراق و ئەندامی ئەنجومەنی پارێزگای یەکێک لە شارەکان داوایەکیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران تۆمار کرد بەوەی کە داوایان کرد کە بڕیاردان بە نادەستوری بوونی یاسای نەوت و گازی هەرێم و بڕیاردن بە ڕادەستکردنی نەوتی بەرام هاتوو. دیارە لە 2019 دیسان بە ژمارە 110 داوایەکی دیکە لایەن ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاوە یەکێک لە شارەکان ئیقامە کرا و دواتر هەردوو داواکە تەوحید کرا. محکەمەی اتحادی بە داواکەدا چوو لە نەتیجە بڕیاری دەرکرد بڕیارێکی دەرکرد کە چەند فەقەرەیەکە یەکێک لە بڕیارەکان ئەوە بوو یەکێک لە فەقەرەکانەوە بوو کە بڕیاردا بە نادەستوری بوونی یاسای نەوت و گازی هەرێم ڕادستکردنی نەوتی بەرەم هاتوو بە حکوومەتی فیدراڵی ڕێگریکردن لە هەناردەکردنی نەوت ئەوە فەقەرەی سێم بوو. فەقەرەی چوارم بیزاد وەڵامی پرسیارەکەی بەڕێستە کە پوچەڵکردنەوەی سەرجەم ئەو گرێبەستانەیە حکوومەتی هەرێم کردوویەتی لەگەڵ کۆمپانیا ئەجنەبیەکان بۆ دۆزینەوە و دەرهێنان و بە بازارکردنی نەوت. ئەنجا بڕیاری فەقەرەی دواتری ئەوەیە ئەو سەلاحیەتە یاخود ئەو حەقەیدا بە تەرەفەکان کە ڕقابەی مالی عێراقی ڕابسپێرن بۆ تەدقیق و متابعەی ئەو گرێبەستانە کە بەتایبەتی لە ڕووی مالیەوە. دیارە حکوومەتی هەرێم تاگلایەنە بێگەڕانەوە بۆ بەغدا ئەو گرێبەستانەی کردووە. یعنی ئێستا علاقەیەکی عەقدی لە بینی حکوومەتی هەرێم و کۆمپانیەکانی دەرکردنی نەوت و بە بازارکردندا هەیە. یعنی ئەگەر بێت و حکوومەتی بڵین ئەو کۆمپانیانە هەر زەرەرێکیان کردبێ هەر زیانێکیان کردبێ لە ئەنجامی ئەو بڕیارە تەنها حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر کاریگەرە دەراییەکان بۆ پێدانی قەرەبوو. دیارە لە هەر مەبادیئی قانون ئەوەمان پێ دەڵێ لە هەرکوێ هەڵەیەک هەبوو و لەو شوێنە لە دوای هەڵەکە زیانێک هەبوو و پەیوەندیەک لە بینی هەڵە و زیانەکەدا هەبێ ئەوە بڕیار دەردەکرێت بە قەرەبوو بڕیار دەردەکرێت بە تەعویز و حکوومەتی هەرێم تەحمولی هەموو ئەو تەعویزانە دەکا ئەگەر بێت و لایەنە کۆمپانیانەوە لە بەردەم محاکمی تەحکیمدا یاخود لە ناو محاکمی لۆکاڵی داخلیدا داوای لێ بکرێت. سەبارەت بە دەستوری بوون و نادەستوری بوون دیارە حکوومەتی اتحادی محکەمەی اتحادی و بابەتەی یەکلایی کردوتەوە و ئەمە گەر بگەڕینەوە بۆ دەستور مادەی 110 سەلاحیەتی حەسری حکوومەتی اتحادی دیاری کردو پێکاتوە لە 9 فەقەرە لە هیچ یەکێک لەو فەقەرانەدا ئەو سەلاحیەتە نەدراوەتە حکوومەتی اتحادی کە ینی فرۆشتنی نەوت لە سەلاحیەتی ئەوانە بگەڕینەوە بۆ مادەی 115 حکوومەتی هەرێم چۆن نتوانێت ئەمە بەتانە وەربگرێت و تانەی لێ بدات لە دادگای فیدراڵی. دیارە حکوومەتی ئەو بابەتە یەکلایی بۆتەوە و قابلی تانە لێدان نییە ئەو بڕیارەی محکەمەی اتحادی بەڵام ئەگەر بڵین پرسیارەکەەوە بێت حکوومەتی هەرێم چۆن توانی بێگەڕانەوە بۆ بەغدا ئەو نەوتە بفرۆشێ. دیارە لە مادەی 115 لە سەلاحیەتی هاتووەکە ئەو مادە ئەو فەقەرانە یاخود ئەو دەسەڵاتانەی لە سەلاحیەتی حەسری حکوومەتی اتحادین غیری ئەو سەلاحیەتانە دەکرێت سەلاحیەتی پێیان دەگوترێت سەلاحیەتی غێر حەسری دەکرێت هەرێمەکانیش ممارەسەی بکەن. بەڵام ئێمە مادەیەکمان هەیە لە دوای مادەی 110 کە مادەی 111 دەڵێ نەوت مولکی شعبی عێراقیە بەس دیاری نەکردووە ئایا ئەو مولکی جەماعیە یاخود مولکی فەردیە بۆ هەموو فەردەکانی عێراق و بۆ خۆی بۆشاییەکی دەستوری دروست کردو حکوومەتی هەرێم کاتی خۆی ئیسفادەی لەو بۆشایە دەستوریە وەرگرتەوە. مادەی 112 مان هەیە کە دەڵێ ئەو حقولانەی کە ئێستا هەیە بڵین دەستەواژەی الحقول الحالية هاتووە کە مانجی دەی ساڵی 2005 دەستوری عێراق تەصدیق کرا بیزاد ئەمە دەگەڕێنەوە بۆ ئەو حەقلانەی کە لە مانجی دەی ساڵی 2005 بەڵێ یان کەواتە ئەگەر مەفهومی مخالفەی عفو 2005 مەفهومی مخالفەی مادەی 112 وەربگرین لە ڕۆقانونیەکەیەوە کەواتە حکوومەتی هەرێم دەتوانێت بۆ ئەو حەقلانەی دواتر بۆ خۆی هەم ئیدارەی بدا هەم نەوت بفرۆشێ. بەڵام حکوومەتی عێراقی وەزارەتی نەوتی عێراقی پشتی بەست بە یاسای نەوت کە سەردەمی مرکزیە و مادەی 111 لە دەستور و مادەی 110 لە دەستور لە نەتیجە بڕیارێک دەرکرا حکوومەتی هەرێمی پابند کرد بە قەتعکردنی هەناردەکردنی نەوت بۆ دەرەوە. باشە ئەم پرسیارت لێکم و دواتر دێمەوە سەر بابەتێکی دیکە لەسەر پشتی کۆمپانیاکان. کاک دەشتی ئێستا لە دوای ئەم بڕیارەوە حکوومەتی هەرێمی دیارمە بەسم بڕیارەکەی دادگای ژووری بازرگانی
پاریسە حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بە شێواز و میکانیزمی استراتیژی مامەڵە لەگەڵ ئەم بڕیارەدا بکات بۆ ئەوەی لە ڕێگەی عێراقەوە چارەسەرێک بدۆزێتەوە کە ئەم نەوتە بفرۆشرێت چونکە دەنگۆیەک هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بە ڕەزامەندی حکوومەتی عێراق نەوت بفرۆشێ لە ڕێگەی بەندەری جێیهانەوە قانونەڵە چی لەسەر ئەم بابەتە لەو حاڵەتە ئێستا ئێمە لە بەردەمی قەراری محکەمەی تحکیمی پاریسین ڕێگری دەکات لە هەرێمی کوردستان بۆی کە نەوت هەناردە بکات ئەگەر بێت و حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدراڵی ڕێک بکەوێت لەسەرەوەی سەماح وەربگرێت بۆ ئەوەی کە نەوتی هەرێم هەناردەی دەرەوە بکرێت لە ڕێگەی بۆڕیەوە بۆ بەندەری جەیهان بێت و حکوومەتی عێراقی ئۆکەی بدات یا موافقە بدات ئەوە لەو حاڵەتەدا حکوومەتی تورکیا دەتوانێت ئەو نەوتە وەربگرێت و ئەنجا چ لە کۆگاکانی چ ڕاستەوخۆ بەڕێی کاتە دەرەوە کەواتە ئەگەر بێت و ئەو موافقەیە حکوومەتی فیدراڵی هەبێت بۆ بەڕێکردنی نەوت لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەو کاتە ئێمە یعنی لە بەردەمی هیچ ئیخلال و پێشێلکاریەک یاسایی و یعنی نێودەوڵەتی دانینە بۆ ئەوەی کە باس لەوە بکرێت ئایا ئیتفاقی پێشێل کراوە یان نا بۆ خۆی ئەو اتفاقی ساڵی 73 باس لەوە دەکا یعنی بەبێ موافقی وەزارەتی نەوت ناکرێت حکوومەتی تورکیا نەوتی عێراق وەربگرێت ئەو کات کە موافقەیدا کەواتە هیچ خلالێک نییە. باشە کاکە دەشتی لە نێو هەرێمی کوردستانە چەند کۆمپانیایەکن کە کاری دەرهێنان و مامەڵەکردن بەنەوتی کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستانەوەکەن بە بەردەوامی و زۆرینەی کاتەکان باز لەوە دەکرێت یاخود تەعن و تانە هەیە لەسەر ئەم کۆمپانیایانە کە کۆمپانیای نێودەوڵەتی نین یاخود ئەگەر نێودەوڵەتی بن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەمانە زۆر کەیسی گەندەڵیان هەیە ئەو کۆمپانیانی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند معتەبەرن بۆ پێدانی مەلفێکی لەم جۆری کاری نەوت لە نێو هەرێمی کوردستاندا پێ بدوات تا چوون و زانیاریەکانی دیارە بەڵێ ئەوەی کە ئێمە دیارە کەرتی نەوت لە کوردستان بەگشتی کەرتێکی زۆر ناشەفافە بەڕاستی ئێمە شەتاوەکو دەگەین بە زانیاریەک یاخود دەتوانین زانیاریەک ساخ بکەینەوە هەم کاتمان پێویستە هەمیش زۆر بەدەستیەوە ماندوو دەبین بەڵام ئەگەر بێت و حاڵەتێکی لەو شێوەیە لە کوردستاندا هەبێت بەر لە هەموو شتێک حکوومەتی هەرێم پێویستی بەوەیە کە ئەو کۆمپانیانی عقدیان لەگەڵ دەکات لە ڕووی نێودەوڵەتیەوە خاوەنی سومعە بن و لەژێر لە بلاکلیستی هیچێک لە کۆمپانیا زەخم و زەبەلاحەکانی دنیاە بن لەژێر بلاکلیستی هیچ لە وڵاتانی شەفاف و بەتایبەتی وڵاتانی جیهانی یەکدانە بن ئەگەر بێت و حاڵەتێکی وا هەبێت لە کوردستاندا کە ئەمنی شۆکو دەنگ و بیستومە لە ئەعلام ئەوە بابەتێکە لە ڕووی ینی نێودەوڵەتیەوە لەسەر هەرێمی کوردستان دەکەوێت لە مەجای گەندەڵیدا ڕنگ بێ چەند مرتبەیەکی دیکەش بێتە خوارەوە. کۆمپانیای ئیوای ئەم کۆمپانیایە شتێبینیەکی لەسرە و کارەکانی ئەم کۆمپانیا لەناو حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند دەستکراوەیە ڕێگە پێدراوە بۆ کارکردن هیچ شتێبینیەکی قانونی لەسرە کۆمپانیاکە؟ بەڵێ دیارە ساڵی 2016 حکوومەتی هەرێم بۆ چاودێریکردن و تەدقیقاتی داهاتی نەوت حەسە بۆ گرێبەستانەی کە حکوومەتی هەرێم هەیە بوو لەگەڵ شەریکاتی عالەمیدا شرکاتی ئەزنەبیدا ئەو کاتە بەداخەوە یعنی ئەوە جۆرێک بوو لە بڕوا پێنەکردن یان وەکو چۆن بڵێ حساب بۆ نەکردن بۆ دیوانی چاودێری دارایی خۆی ئەو بابەتە دەبواە بچێتە ژێر ڕقابەی چاودێری دارایی هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوان هاتن پێیان وا بوو کە ئەو بابەتە زۆر لەوە ئاڵۆسترە دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان بتوانێت ببێتە چاودێر و ڕقیب بەسەر ئەو داهاتەوە حکوومەتی هەرێم لەگەڵ دوو کۆمپانیا عقدی کرد لە ساڵی 2016 کۆمپانیای دیلۆت بۆ داهاتە نەوتیەکان و کۆمپانیای ئیوای بۆ پاداشتە نەوتیەکان کە لە زمانی ڕاگەاندنی ئەعلامدا بەشیری نەوتیەکان ناسراوە. باشە زۆر باس دەکرێت کۆمپانیای ئیوای ئەم دوو کۆمپانیا لەسەر ئاستی نێودەوڵەتی تێبینی و تانیان لەسرە بۆ گەندەڵی. بەڵێ بە تایبەتی کۆمپانیای ئیوای دیارە کۆمپانیای ئیوای یەکێکە لەو کۆمپانیانە کوکتم عقدی هەیە لە ساڵی 2016 بۆ 2021 ئێستا ئێمە زانیاریمان نییە کە ئایا
دوای 2021 ئەو عقدە نوێ کراوەتەوە یان نا یاخود کۆتایی هاتووە بەڵام کۆمپانیای EY دیارە لە ئەڵمانیاش ئیش دەکا لە ئەڵمانیا کۆمپانیایەکی APA کە ئەویش تایبەتە بە تەدقیقکردن و بە دۆداچوونی داهاتی حکوومەتی ئەڵمانی ئەو کۆمپانیای APA گرێبەستێکی لەگەڵ کۆمپانیای EY کردووە بۆ چاودێریکردن دیارە کۆمپانیای EY نەیتوانیوە ئەو ساختەکاریانەی کە کۆمپانیای وایەکارت کۆمپانیایەکی دیکە ئیش دەکا ئەوە ڕقی بۆ بەسەر کاروباری ئەو کۆمپانیایەوە نەیتوانانی ئەو ساختەکاریانە ئاشکرا بکات یاخود بە جۆرێک لە جۆرەکان تەقسیر و ئیهمالی نوام دۆ بەرامبەر ئەو ساختەکاریانە لە حکوومەتی ئەڵمانی بڕیاریدا بە طبعا محکەمە لەوێ لە ئەڵمانیا بڕیاریدا بەوەی کە کۆمپانیای EY بە 500 ملیۆن یۆرۆ غرامە بکات ئەوە لەسەر ئەوەی کە زانیاری وردی نەداوەتە حکوومەتی ئەڵمانیا لەسەر کۆمپانیای وایەکار و بڕیاریدا بە قەدەغەکردنی ئیشکردنی کۆمپانیای EY بۆ ماوەی 2 ساڵ ئەتر ئەو کۆمپانیایە لێرە ئەمە بۆمان دەردەکەوێت کە لەسەر ئاستی نێودەوڵەتی خاوەنی سومعەیەکی باش نییە یعنی پێویست بە حکوومەتی هەرێم بگەڕێت بۆ بەڕێی من ئەگەر ڕێی من ڕێی خۆم باسکەم دەبواە بیداتە دیوانی چاودێری دارایی کەوادر بنێرێتە دەرەوەی وڵات و ئاسایی بوو کەوادر لە دەرەوەی وڵاتەوە بێنێ یعنی ئینتیدابی کات تەنسیبی کات لە دیوانی چاودێری دارایی بۆی ئیش لەسەر و بابەتە بکەن ینی بدرێتەوە دیوانی چاودێری دارایی بەڵام هاتووە داوێتی بە دوو کۆمپانیا لەو کاتەش کە حکوومەتی هەرێم دوو کۆمپانیا اختیار دەکات پێویست بوو دوو باشترین کۆمپانیا دوو خاوەن سومعترین ینی دوو خاوەن بەقوترین سومعی وەکو چۆن بڵێ نێودەوڵەتی دەستنی شامکا بۆ ئەو عقدانە بەڵام ئێمە هیوادارین بۆ لەمە دووە حکوومەتی هەرێم ئێستاکەوتە واقعەکەوە یعنی معاملەیەکی واقعی لەگەڵ ئەو بابەتە بکات لەبەرەوەی بەڕاستی خەڵکی کوردستان هیلاک بوو بەدەست نەهاتنی موچە و دەست پێنەکردنەوەی پرۆژە و هەموو ئەو هەمالی تەقسیرانەی حکوومەتیەتی بەرامبەر بە هەم ئیدارە هەم خەڵکی کوردستان باشە کاک دەشتی ماکەمە دوا پرسیاریسە چی چاوەڕێی داهاتووی نەوتی هەرێمی کوردستانەکە بەڕاستی چاوەڕێکردن یاخود پێشبینیکردن کەمێک سەختە لەبەرەوەی بابەتەکان بە سیستم ناڕوە زیاتر تەوازناتی سیاسی قرار لەسەر ئەو مۆزوعاتدا بەڵام من پێشبینی دەکەم ینی ئەوەش معلقە لەسەر شەرت ئەگەر ینی بە ئەگەرەوە بەندە ئەگەر حکوومەتی هەرێم پابند بێ بۆ ئیتفاقی کاتی کە لەگەڵ حکوومەتی فدراڵی کردوێتی و حکوومەتی فێدراڵیش دیسان هەر پابند بێ و پشکی هەرێمی کوردستان تەسبیت بکرێت لە قانونی موازنەدا و ئەو بڕێ هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا بێ بێگومان باش دەبێت بەڵام ئەگەر بێت و حکوومەتی هەرێم جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەوڵدا لە ژێرناوی ئابووری سەربەخۆدا یاخود تاکلایانە گرێبەست لەگەڵ شەریکاتی دەرەوە بکە پێم وایە جارێکی دیکە ئەو بارودۆخە سەختەی کە کوردستانی پێدا تێپەڕی کە بەشێکی هۆکارەکەی ئەو بابەتە بوو کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین پێم وایە جارێکی تر ئێمە ڕوبەڕووی ئەو بابەتە ئەو ڕوبەڕووی ئەو دۆخە نەخوازرا و نالەبارەت بینەوە بەڵێ بەڕێز دەشتی قاتر بابڕێزیان ماستەریان هەیە لە گرێبەستی نەوتی لە ڕانی و میوانی من زۆر سوپاس بۆ ئامادەبوونت